سڵاوتان لەبێت ئێمە لەکوێین لە کێڵگە جوانەکەی کوردستانی لەکوێ لە پارێزگای هەڵەبجەی شیرین و هەروەها نزیک گوندی تەپەقوڕە ئەم کێڵگە جوانە کە چەندین بەروبوومی جۆرا و جۆری لە خۆگرتووە بینەران سەردانی ئەم کێڵگە جیاوازە ئەکەن و بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان بەرهەمە کشت و کاڵەکان لێ دەکەنەوە لەگەڵ ئەوەشە ئەمێ ئەوەتان پێ بڵێم لێرە خۆراکی جۆرا و جۆر ئامادە ئەکرێت و پێشکەش بە بینەران ئەکرێ و هەروەها بینەران لەو کەشە تایبەتە ئەتوانن دابنیشن و چێژێکی تەواو و جیاواز وەربگرن من ئەمڕۆ ئەمەوێت چی بکەم ئەمەوێ بەیەوە بڵێم لەگەڵ خاوەنی کێڵگەکە و هەروەها لەگەڵ ئەو میوانە ئەزیزانی کە سەردانی کێڵگەکەکەن کەمێک گفتوگۆکەم وەرە لەگەڵ ئاماژەم پێە لەگەڵ خاوەنی کێڵگەکە ئەمێت کەمێک گفتوگۆ بکەم لەبارەی کێڵگەکەوە ئەویش کاک حامیە سڵاو لێ بێ کاک حامی ئەمەوێت کەمێک باسی کێڵگەی کوردستانمان بۆ بکەیت کە بەرهەمەکانی ناو ئەم کێڵگەیە پێک هاتوون لە چی و ڕۆژانە خەڵکی چۆن سەردانی ئێرە ئەکەن کەمێک بۆمان باس بکەیت بەخێر بێن بۆ یەکەمین حتە بازاری کشتتوکاڵی و یەکەمین پرۆژەی گەشتتوکاڵ ئێمە زیاتر لە 120 بەرهەمی کشتتوکاڵی لە کێڵگەی کوردستان بوونی هەیە ئەو بەرهەمە کشتتوکاڵیانەی کە لە کێڵگەی کوردستان بەپێی ئەو کاتی پێگەشتنی بەرهەمانە گەشتیاری بەڕێزیەتە کێڵگەی کوردستان بەدەستی خۆی زیاتر ئەو بەرهەمانە لێ دەکاتەوە کە لە ناو کێڵگەکەدا بوونی هەیە و چێژێکی تایبەتی هەیە و ئەم کێڵگەی ئەمە تایبەتمەندی خۆی هەیە کە هەر سێکتەری کشتتوکاڵ و گەشتیاری و ڕۆشنبیری لە خۆی دەگرێت. کە خەڵکیەن بۆ ئێرە بۆ بەروبوومەکان هیچ بکوزاوە و شت سەردانی ئێرە ئەکەن بۆ وێنەگرتن چکە بەڕاستی دیمەنێکی زۆر جوان و دڵڕفێنی هەیە کە بێرە هاتین بەڕاستی ئەو دیمەنی ئاو شتە زۆر جوان بوو جا پێم خۆش بۆ پرسیارم لا دروست بوو لێت بپرسم لە کێڵگەی کوردستان تایبەتمەندی ئەم کێڵگەیە ئەوەیە کە پرۆژەیەکی کشتتوکاڵی گەشتیاری ڕۆشنبیریە و ئەو هاوسەرە بەڕێزانی کە تازە ئەڕۆنە ژیانی تایبەتی خۆیان حەزەکەن بۆ ساتێکی کەمیش بێت وێنە و یادگارەکانی خۆیان لە کێڵگەی کوردستان تۆمار بکەن و ئێستا ئەم شوێنەی کە تێداین ئێمە باخی میرە باخی میر بەتەماین بۆ بۆنە و ئاهەنگەکان لێرە بۆ ئەو خێزانە تازانە دروست بکەین. خواردنیشی لێوە بوو بەڕاستی ئەم یاپراخە هەل لە دوورۆبۆنەکەی ڕایکێشام اینجا ئەی دەنگێکیشی لێ نەخۆم بەخوا ناتوانم ئەبێ دەنگێکیشی لێ بخۆم و بێگومان لەگەڵۆشە چای سەر خەڵوزیشی لێیە بەخوا وەرن زەرەر ناکەن اینجا مارکێتیش هەیە لە ناو کێڵگەکە بۆ گەشتیارانەی کە مناڵیان پێ یاخود حەزیان لە خواردنەوەیەکە یاخود هەر شتێکی دیکە لێرە سەرجەم کەلوپەر و پێداویستیەکان هەیە لەگەڵەوەیە چیمان هەیە کۆمەڵێک کاری دەستی جیاواز کە پێم خۆشە لێرە کامێرەکە وەری بگرێت کە چەندین دەستبەند و ملوانکە و بووکەڵەی جوانیشی لێ بەدەست چنیویانە بەخوا زۆر جوانەمە بۆ مناڵان ئەجا تەوقا ئەمە شەرکاری دەستی خۆتانە جوانە بابیەم لە قژم ئەمایم لە قژم بۆ من کاری دەستی خۆیانە و دەستگرەی جۆراجۆریشیان چنیوە کە خانمان ئەتوانن بیکڕن و بەکاری بێنن لەگەڵەوە جلی کوردی مناڵانی لێیە کە ئامادە کراوە و دوراوە و ملوانکەی جۆرا و جۆر بۆ سەر جلی کوردی مەش لەگەڵ جلەکانمان جوانە وابزانام ئاوا ڕۆمۆ سێریکەن شتی زۆر جوانی لێمە گوڵەیە خەیە بۆ سەرجلی کوردی و ئەمانش سەرفەقیانەی جۆرا و جۆرە بێگومان ئەمێ دەوتان پێ بڵم وەرن لێرە ئەتوانن چەند بڵێوەکو هەفتە بازارێکی ژوایە کە کەلوپەلی جیاواز لە خۆگرێت و هەر کەسێک یاخود هەر میوانێک سەردانی ئێرە بکات دڵنیام چێژی چاوەتی لێ وەرەگرێت.
زۆر سپاس. زۆر سپاس دەکەم پێم خۆش بوو کەمێک باسی ئەم دیکۆریشنیا خود ئەم دیکۆرەی بەڕێزت بکەین کە بەدەست و پەنجە ڕەنگینەکانە لێرە دروست کردووە خود نەخشانوتە کەمێک گفتو گۆمان بۆ بکەیت لەسەری بزین بیرۆکەی ئەم ئیشە چۆن بۆ هات. سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ کاک حامید خاوەنی چەلگەی کوردستان. لە ڕاستی ئەمە دەستپێکی ئەم شوێنە کە ئێستا لە بەرچاوتانە بەڕاوێژ لەگەڵ کاک حامید دانیشین لە دوای ئەوەی کە ئەم چەلگا کە بەروبوومی کشتتوکاڵی خستە ڕوو خەڵکە هات ئەیکڕی بیرمان لەوە کردەوە کە پێویستە کات ئەم شوێنە ینی لەگەڵ ئەوەی کردی کشتتوکاڵە کردی گەشتیاریش لەگەڵ بخینەکار بۆ خەڵکی کە هێت لێرە شتەکرێت لەگەڵ شوێنێکی جوان و ئەوە ببینێت و ڕستمێکە سێڵفێکت وەسانێکێتی بتوانێت بمێنێتەوە کاتێکی خۆش بەسەر بێت. جا بۆ دەستپێشی ئەم شوێنەش کە بەشێکە لە هەڵەبجە ئێرە بیرمان کردەوە وەکو مێژوو وەکو کللتوری هەڵەبجە ماڵی وەسمان پاشای جاف هەیە ئەوەمان پێ باش بوو کە ئەوە دروستکەین. ئەلبەت ئەمە واجهەیەکێتی ناوەوەی ژووری ترە بەشی ترە بەڵام ئەمە ڕووی دەرەوەی کۆشکەکەیە ینی تەنها ڕستمێک دوانمان دەستکەوت کە ئەمە وەکو مۆتیفکاری لێسەرکەین. بۆیە هاتین بە فیلین و بە کۆمەڵە تەکنیکی هوەری واجهەیەکی دەرەوەی یان چوار لای هەبوو ئێمە لایەکیمان دروست کردەوە چکە هەمووی دروستکەیتەوە کاتێکی زیاتر و شوێنێکی زیاتریەوە. دوای ئەوەش بیرمان لەوە کردەوە لە پاڵ ئەمە پێویستەکە کتێبخانەیەکی شەبێ بۆی کێت یەکێ دانیشت لە پاڵا کتێب بخوێنێتەوە لای نەڕۆژ بێمە لە بەرچاوتانە کامە بەشەترە لە ئیشەکە کە ئەویش کتێبخانەی کللتوریە کتێبخانە ناومانەوە کتێبخانەی کللتوری ماڵی وەسمان پاشا کە بەشەکە لە چەلگەی کوردستان. لە دوای ئەمە کە ئەممان دروست کرد وەکو واجهەیەکی کللتوری و مێژووی و معماری و تەلارسازی کوردی لە هەڵەبجە کە لە هەشتسەڵەکانە دروست کراوە. وەسمان پاشای جاف خۆیتیان نیشتە جێ بۆ عادلە خارم ئەحمەد موختار جاف تایربەجی جاف هەموو ئەمانە لەم کۆشکە تەمەنێکیان بەسەر بردووە و زۆربەی شاعران و هونەرمەندان حەسەن زیراک سەید عەلیازەغری کوردستانی محەممەدی ماملێ هاتوون لەم کۆشکە کۆنسێتیان کردووە دانیشتیان هەبووە دانیشتنی شەوانە بۆ کۆڕی شاعران هەبووە لە مەولەوی لە قانع لە زۆرێک لە شاعرەکان لە شوێنێکی ئاوا دانیشتون ئێمەش وەکو زیندووکردنەوەی ئەم کللتورە کە بەشێکە لە هەڵەبجە هاتین ئەمەمان زیاد کرد. لە دوای ئەوە بۆ ڕێزگرتن لە زۆرێک لەو کەڵە شاعیر و کەسایەتی و ناودارانی کە لە سنووری هەڵەبجە هەیە کە بەشێکن لە مێژووی هەڵەبجە هاتین دیواربەندی نەمران کە هەر وەکو درێژکراوەی ئەو ئیشانە کە بەشێکە لە پرۆژەکە هەموو شێبێتە یەک پاکێج ئەویش ئەم بەشێکە لە پێشتانە نزیکەی لە شاعری تایە لە هونەرمەندی تایە لە مۆسیقاری تایە لە شێخانی تەریقەتی نەخشی تایە وەکو ڕوونکردنەوە لە سەری نووسیمانە نزیکەی وەکو سیحەوت بەڵێ سیحەوت کەسایەتیە کە ئەویش ئاماژەیە بۆ تەمەنی شاعیر ئەحمەد موختار بەجیجاف کە ئەوە نەژیاوە بەداخەوە ینی بمایە زۆرێک لە شعر و بەرهەمی تری پێشکەشەکردین هەروەها ڕۆژنامە نووسێکمان وەکو ئەوەی کە کەسێک بوو کە تەمەنێکی لە تەمەنێکی کەمە توانی زۆرترین خزمەتکە ئەویشکە گوریای ڕەحمەتیە هەروەکو تەقدیرێک بڵێ. لە دوای ئەوەی تر کە ئەم دیواربەندیەمان کرد ئەمە بووە شوێنێکی کللتوری و ڕۆشنبیری لە ناو چەلگەی کوردستان. خۆتانزان چەلگەی کوردستان خاوەنی گەشتارێکی باشە ڕۆژانەوە هەفتانە کە خەڵک ڕیلەکە بەڵام لەگەڵ ئەوەی کە ڕوو لە شوێنەکەکەن یەنەوەی ئێرەش لێرە کتێبە خوێندنەوە کەسایەتەکان ئەبینن کە بەڵێ ئەمجا یەک ئاماژەی تر هەروەکو ڕوونکردنەوەیەک ئەو گڵۆپانی لەسەر هەریەک لە وێنەکان ئەیبینی وەکو تەکنیکێک بۆ ڕۆحی بەرزەفری ئەوانە کە تاوەکو ێسەش ڕۆحیان هەر نەمرە و بەگەشیە مێنێتەوە ئاماژەیە بۆ وێنەکان بۆ هەر یەکێک لەو کەسایەتیانە. زۆر سپاس بۆ ئێوەش دەستیەوەش خۆش بێت ئیشاڵڵا لە داهاتووە پرۆژەی تر ئەیە بیرۆکەی تر هەیە بەڵام چەڵی کوردستان بەردەوام کراوەیە بە ڕووگەشتیاران دەستخۆشی لەکە حامیدی ستافەکەیەکە ئیشاڵڵا بەردەوام کراوە و ڕێز لە میوانەکان نەگیرە بەردەوام دەستان خۆشتافێکی دەست و پەنجەی ئێوەش هەمیشە ئەوە بەگەشی و بەباشی بمێنێتەوە بۆ ئەم دیکۆر و وێنە جوانانەی کە بیرسان لە کردوتەوانە کە نەمران هەمیشە بۆ جۆرە بێڵما هەمیشە لە شتان ساق سەرکەوتن. زۆر سپاس. هەناری گوڵە هەناری هەناری عەبابەی لێ
جا ئەمەش هەنارەکەی پارێزگای هەڵەبجە و هەنارەکەی کێڵگەی کوردستانە. لە وەرزی پێگەشتنی هەناریشا کێڵگەی کوردستان بەدەر نییە لەوەی کە هەنارە تایبەتەکەی بۆ بینەرانیە خود بۆ ئەو میوانە ئەزیزانی کە سەردانی کێڵگاکەن ئامادە کردو. ئێمەم جارۆک و مەجالیایەک ئەی بینەوە، بەڵام لە وەرزی پێگەشتنیە بێگومان سەردانی کێڵگەی کوردستانەکەینەوە. ئێوەش بە زووترین کات سەردانی کێڵگەی کوردستان بکەن و چێژ لەو دیمەنە تایبەتەوە وەربگرن.